الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين وعلى آله وصحبه ومن دعا بدعوته واهتدى بهديه إلى يوم الدين. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لا تفسير سورة الأعلى بخزمتان بقمو ومبست رزامندي خواهي قولي وهيوادان وآزي السودي لور بقرن إن شاء الله. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. سبح اسم ربك الأعلى الذي خلق فسوى والذي قدر فهدى والذي أخرج المرعى فجعله غثاء أحوى. بارك خوشويستان لسالة هذا أخوي قول سبحانه وتعالى فرمان دك بصيغي مفرد وات لبو پیغمبر صلى الله عليه وسلم كم كز مخاطبة بقرآن بيروز أو زال دوابيش همو إيمان دارك خواهي قول فرمي سبح اسم ربك الأعلى واتبا پاچی یادی پروردگاری هر بلندد بکا. دیار سبح بمعنى تنزيه ده تنزيه واتا بهيج شيويك شريك لبو خواهي قول بريار ندي والعياذ بالله. بهيج شيويك هيج صفاتي چي نقص لبو خواهي قول بريار ندي ونيدي تبال خواهي قول سبحانه وتعالى او خداي كوا خاوني همو صفاتي كمال برز بلنده. اتر دفرمي تسبيح تنزيه بپاچی يادي پروردگارد بك او پروردگاري كوا ربي توا سبحانه وتعالى پروردگاري توا خالقي توا مالكي توا رازقي توا مدبري توا او ذاتي كوا الأعلى واتهر بلند هر بلند خواهي سبحانه وتعالى. ديارة وكو صفتي علو سبحانه وتعالى صفتي علوها أو علو وكو زانان دفر من دون نوع علو صفة وعلو ذات كواتا كاتي كذاني علو صفة خواهي قول هايتي سبحانه وتعالى وتهمو صفات كاني خواهي قول أو بري برزة وكو دفر ولله المثل الأعلى وهلو علو ذاتها بوي كوا خواهي قول سبحانه وتعالى بذاتي خوي استواي كردي لسر عرش أو عرشي كوا لسروي حفت آسمانانا لو بفطرتي هر إنسانك بفطرتي خوي لخواي قول دبارتو سر برز دكاتو لبو آسمان لبرو دزاين ذاتي خواي قول سبحانه وتعالى لسروي آسمانا كان لسر عرشي خوي استواي كردي جالير دكاتي كذا فنم سبح اسم ربك الأعلى واتا ناوي پروردگارد بپاچيو بمنزهي يادي ناوي پروردگارد بك. تلير دا كوزانان دا فرمون معنى كي بالضبط اويا كلير دا ذاتي پروردگار كاتي كوا يادي دا كيوا او جا بلفظي ناوكاني اوي كوا مقصودة لير التنزيه ذاتي خواي قورة كريتن لوي كوا هيت صفتي شي نقصاني بدرية تبال والعياذ بالله واو جا كاتي كوا تنزيه ذاتي خواي قورة كي بناوهيناني ناو بيروزكاني خواي قورة سبحانه وتعالى لو بس لير دا والله أعلم اوي كوا اگر تنها تسبيحاتي خواي قوربي او وكو عقيدة وبدلو درونة بلام كاتي كذا فنمي باسم ربك بياد كردني بهيناني نايو پروردگار كواتا هم بزمان هم بدلو درونيش لو او عبارته وهاي اللي وردجيري فسبح باسم ربك الأعلى واتا سبح تسبيحا مقرونا باسم كواتا تسبيحي خواي قوربك سبحانه وتعالى تنزيه بكو بباكشي بناسا او جا بناوهيناني بناو هر برزكاني خواهي قول كامناوكاني صفتي يعني كمال اسماء وصفاتي برزن اتر هم بدل وكو عقيدة وبيرو باور هم بزمان كاتكوا بسر زمان الدادة بوشيوي اوي مطلوبة ليردا بدلو بزمان تسبيحيادي تسبيحو ناوهيناني ناوي پروردگارد بوشيوي كوا لائقة بخوي او زالير دا خواهي قولا وصفي خوي دكا او ذاتي كوا الأعلى الذي خلق فسوى بل او خداي كوا سبحانه وتعالى خلقي كردية واتا او وجودي هموي هناية وجود لعدمه او وجودي هموي هناية وجود لعدمه دبرو هرب خوي خالق سبحانه وتعالى لويا شاني اوي كوا تسبيحي بكريتا ديالا لفظي تسبيحي او من لبير نسي لفظي تسبيحو سبحو يسبح سبحانه براستي او تنها لبو خواي قورة بكار هندرايو تنها لائقش بخواي قورة وهيتس لو پرستراواني كوا
لە خوار خوای گەورە پەرستراون بە هیچ شێوەیەک تەسبیحاتیان لۆ نەکرا، یعنی ئەو لەفزە تایبەتە بە ذاتی خوای گەورە سوبحانەهو وتعالە. ئەوانەی کەوا لە خوار خوای گەورەش پەرسترانە بە ناحەق لە بۆ ئەوان بە هیچ شێوەیەک تەسبیحات بەکار نەهێنرایە، لەفزی سەبح و یوسەبح و سوبحانە بەکار نەهێنرایە و تەنها لە بۆ خوای گەورە بەکار دەهێنرێ و لە بۆ پێغەمبەرانیش جائز نییە بەکار بهێنرێتن عەلەیهیمو سڵات وەسەلام، کەواتە لەفزێکە تایبەت بە خوای گەورە سوبحانەهو وتعالە، ئەو خودای کەوا خەلەقە واتە ئەو وجودەی لە عەدەمەوە هێنایتە وجود سبحانه وتعالى بەو شێوەی کەوا تەسویەشی کردیە فەسەوە واتە زۆر بەڕێک و پێچی خوای گەورە سبحانه وتعالى هێنایتە وجود، زۆر بەڕێک و پێچی بە تایبەتی کاتێکەوە تەماشای ئینسان دەکەوە وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەت ئینفیتار دەفەرمێ الذي خلقك فسواك فعدلك، کەواتە بەڕاستی تەسویە و ڕێک و پێچی لە خلقەتی ئینساندا و بەگشتی لە هەموو مەخلوقاتی خوای گەورە بەدی دەکرێتن، هەر وەکو بە تایبەتی لە ئینساندا کودەفن لەقەد خەلقنا الئینسان في ئەحسەنی تەقویم. ئیتر بەو شێوەیە خوای گەورە ئەو مەخلوقاتی کە خەلق کردیە تەسویەشی کردیە، واتە بەڕێک و پێکترین شێوە خوای گەورە خەڵقی کردیە سبحانه وتعالى. والذي قدر فهدى، و هەروەها خوای گەورە سبحانه وتعالى کاتێکەوە هەر مەخلوقێک کە خەڵقی کردیە ئەوجا بەڕێک و پێچیش خەڵقی کردیە، ئەوجا تەقدیریشی کردیە. تقدير وەکو دەفەرمیتن وخلق كل شيء فقدره تقديرا، کەواتە خوای گەورە هەر شتێکەوە خەڵقی کردبی تەقدیریشی لۆ دانا، واتە تەقدیری دانا لە حاڵی ئەو کەسە، لە خلقەتەکەی، لە عاقبەتەکەی، لە ذاتی، لە صیفاتی، هەمووی قەدەرەک و ئەندازەیەکی دیاریکراوی هەیە، ئەجەلی ئەو ئینسانە و ئەجەلی ئەو مەخلوقە دیارە، و هەروەها ئەو صیفاتانەی کە پێی بەخشیە هەمووی بە ئەندازەی دیاریکرا و پێی بەخشیە. هەر وەکو خوای گەورە لە سوورەت تاهاش کاتێکەوە لۆمان باز دەکات کاتێک کە فێرعەون پرسیار لە موسا دەکا قال فمن ربكما يا موسى قال ربنا الذي أعطى كل شيء خلقه ثم هدى. ئیتر لە پاشی ئەو خەڵقەش ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتعالى دەفەرمی ئەو تەقدیرە فهدى، هەر وەکو لەو ئاەتەش تازە خوێنمان لە سوورەتی تاها. خوای گەورە سوبحانەهو وتعالى کە هەر مەخلوقێک خەڵقی کردێ لە عەدەمەوە هێنایتە وجود، ئەوجا تەسویەی کردێ و ڕێک و پێچ کردێ، ئەوجا تەقدیری کردێ و ئەندازە و ئەندازەی دیاریکراوی لۆدانە هەم لە خلقەتی و هەم لە ژیانی و لە مودەی مانەوەی، ئەوجا هیدایەتیشیدا ڕێنمونی کردیە. دیارە ئەو هیدایەتەش وەکو خوای گەورە سوبحانەهو وتعالى دەفەرمیتن فەهەدا لە بۆ مەخلوقات بەگشتیە، لە بۆ مەخلوقات بەگشتیە و لە بۆ ئینسانیش بە تایبەتی دوو نەوع هیدایەتە. ئیتر ئەوەی کە لەگەڵ مەخلوقین تێدا مشتەرەکە پێدەگوترێ هیدایەتی کەونی، و هەروەها بێجگەلەوەش هیدایەتی شەرعیشی دانایە لە بۆ ئینس و لە بۆ جن، کەواتە فەهەدا دوو نەوع هیدایەتە بەنسبەت ئینس و جن، بەنسبەت باقی مەخلوقات کە تەنها یەک هیدایەتەکەوە هیدایەتە کەونیەکەیە. هیدایەتە کەونیەکە تێیدا مەبەستمان ئەوەیە کە والله عەلەم هەر مەخلوقێکەوە خوای گەورە خەڵقی دەکا هیدایەتی دا لە بۆی کەوا کوو بژیێ، هیدایەتی داکەوە کوو بژیە، کوو پارێزگای لەسەر ژیانی خۆی بکە، کوو بخوا، کوو زۆر ببی. ئیتر لە مەخلوقین بەگشتی ئەو هیدایەتە هەیە کەوا پێدەگوترێ هیدایەتی کەونی، ئەوجا لە پاش ئەوەش وەکو گوتمان لە بۆ ئینس و جن هیدایەتی شەرعیشی ڕاوان کردیە، لە دوایەوە ئەو ئینسانەکەوە بالغ دەبی عاقڵە، ئەوجا خوای گەورە سوبحانەهو وتعالى تەکلیفیشی لێ دەکا لەسەر زمانی پێغەمبەران کەوا هیدایەتی شەرعی ڕێنمونی دەکا لە بۆ ئەوەی کەوا ئەو سیڕاتە المستەقیمەی بگریتە بەر کە دەبیتە مای بەختەوەری دنیا و قیامەتی. والذي أخرج المرعى، وهروها هر أو ذاتيه سبحانه وتعالى كلوري درهنا، كواتا هر وكو أو إنسان ياخذ أو مخلوقي خلق كردية، أو ذا ريك بيتش كردية، أو ذا تقدير أندازي لو دانا، أو ذا هدايتي دا لبو هدايتي كوني وهدايتي شرعي لبو إنسو جن، أو ذا رزقي شي بيبخشية. والذي أخرج المرعى، أو ذا لوريشي لبو درهنا مصدری ژیان دیارە لە ڕووی زەویەوە لە دوای کەوا باران دەبارێ، ئەوجا خوای گەورە لەوەڕ بەرهەم دەینیتن، لەوەڕ شین دەکا لەسەر ڕووی زەوی، ئەو لەوەڕێکەوە چی ئەوەی کەوا حیوانات و گیان لەبەران دەیخۆن هەریەکە و بە جۆرەی ژیانەکەی خۆی و لە قەدەر خیلقەتی خۆی، و هەروەها ئەو لەوەڕێکەوە ئەو گیان لەبەرە دەیخوا کە ئەو ئینسانەش لەسەر ئەو گیان لەبەرەی دەژیە، کەواتە دەبتە مەزدەڕی ڕزق لە بۆ ئینسانەکەش. ئیتر ئەو خوای کەوا خەڵقی کردیە مەزدەڕی ڕزقیشی لۆدانایە و بابرم لە بۆ بەردەوام بوونی ژیانی ئەو مەخلوقە خوای گەورە مەزدەڕی ڕزقیشی پێبەخشیە.
بەڵام فجعله غثاء أحوى ئەو لەوەڕێیکەوە وەکو معلومە دەیبین ئەو گژوجیاییکەوە شین دەبی بەڵام هەتا بەردەوام نابی بەڵکو دەیکاتە پوش و هەروەها ڕەشدا دەگەڕێتن. ئیتر بەو شێوە لێردا مەبەست ئەوەی کەوا ژیان کاتێکەوە خوای گەورە مەخلوقینی خەڵق کردێ ئەو ژیانەی مەخلوقین بەردەوام نابی هەتا سەر بەڵێ مەرعای لە بۆ پێشکەش دەکا هەر وەکو لە چار فەسڵەی ساڵ کاتێکەوە بە چای خۆمان دەیبینین کاتێکەوە بەهار دادێ ئەو گژوجیا شین دەبن بەڵام ئەو گژوجیا بەردەوام نابی ئەوجا دەبیتە پوش و پەلاش و ئەوجا ڕەشدا دەگەڕێتن کەواتە نامینێتن و ژیانی ئینسان و ژیانی هەموو مەخلوقاتیش بەو شێوەیە لە بۆ کاتێکی دیاریکرا و خوای گەورە خەڵقی کردینە ئەوجا وەکو پوش و پەلاشەکە باونی وەکو جیاکە دەبتە پوش و پەلاش و ئەوجا ئەو ژیانە نامینە و کۆتایی پێدێتن کە ئەوش ئیشارەت وەکو گوتمان لە بۆ بەردەوام نەبوونی ژیانی مەخلوقین کە سونەتێکە لە سونەتەکانی خوای گەورە. بەڵێ ئەوجا خوای گەورە فەرمی سەنوقریئوکە فەلا تەنسا سەنوقریئوکە فەلا تەنسا کەواتە ئەوە دەربارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە سبحانه وتعالى پێی دەفەرمیتن یا رسول الله قورئانت بەسەردا دەخوێنینەوە و بە شێوەیەکەوە هەرگیز لەبیرت ناچیتەوە. دیارە ئەوەش وەکو زانان دەفەرمون ئەو وعدێکەکەوە خوای گەورە سبحانه وتعالى بە پێغەمبەری دایە صلی الله عليه وسلم کەوا پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە جبریل پێڕادەگەینی بە شێوەیەکەوە لەبیری ناچیتەوە لەبەر ئەوەی وەکو لە سەرەتای وەحیدا کاتێکەوە جبریل دەهات کە ئەو وەحیەی پێیتی بە پێغەمبەر ڕابگەین صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندە حەریص بوو لەسەر وەرگرتنی ئەو وەحیە و لەبیری نەچیتەوە هەر لەگەڵ خێننەوەی جبریل عليه الصلاة والسلام ئەویشیان صلی الله عليه وسلم دەخیندەوە بەردەوامی خۆی هیلاک دەکرد بە بەردەوامی لەگەڵ جبریل بخینیتەوە تاوەکو هیچ لەفزێک و هیچ حرەکەیەکی لەدەست نەچی لەو خێننەوە و لەو وەحیەکەوە پێی ڕادەگەینی اینجا وەکو أو آتاني سورة القيامة دابزي لا تحرك به لسانك لتعجل به إن علينا جمعه وقرآنه فإذا قرأناه فاتبع قرآنه ثم إن علينا بيانه. يتربو شيء دا ليرج دا وكو خواهي سبحانه وتعالى وعدي بيد بويكوا وكل سورة قيامة فرمووی هەندە زمانت پێ مەجوولێنەوە هەندە لێوت مەجوولێنەوە و هەندە خۆت هیلاک مەکە لە کاتی وەرگرتنی وەحی لە جبریل عليه الصلاة والسلام لەبەر ئەوەی خوای گەورە دەفەرمی إن علينا جمعه وقرآنه کەواتە لەسەر ئێمەیە جەمعی بکەین لە سینگت یا رسول الله و هەروەها لەسەر ئێمەیە کەوا فێرت بکەین کو دەخینیەوە هەر کاتێکیش کە بتەوێ بیخینیەوە لێرەش دەفەرمی سەنوقریئوکە فەلا تەنسا کەواتە بەو شێوەیە لە بۆ دەخینینەوە بەسەردا دەخینینەوە لەلایەنی جبریلەوە عليه الصلاة والسلام ئەوجا بە شێوەیەکیش خوای گەورە سبحانه وتعالى کەفالەتی ئەوەی کردکەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە بیری نەکا فەلا تەنسا کەواتە هەر وەکو خوای گەورە کەفالەتی بە حفظی قورئانی پیرۆز کردیە بە گشتی إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون یەک لە شێوازەکانی حفظکردنی قورئانی پیرۆز لەلایەنی خوای گەورەوە کە کەفالەتی پێدایە ئەوەیەکەوە لە سینجی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم پاراستی کەواتە یەک لە شێوازەکانی پاراستنیتی لە سینجی پێغەمبەر صلی الله عليه وسلم و لە پاشی پێغەمبەری صلی الله عليه وسلم خوای گەورە کەسانێک هەڵدەبژێریتن کەوا ئەو شەڕەفەیان پێدەبەخشیتن لە سینجیان دەپارێزیتن کەوا یەک لە وەسیلەکانەوە یەک لە شێوازەکانی پاراستنی قورئانی پیرۆزە ئەوجا شێوازی دیکەش وەکو معلومەکەوە هەر لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسرایتەوە قورئانی پیرۆز هەتاوەکو لە زمانی ئیمامی عوثمان خوای لێ ڕازی بە کاملی جەمع کرایەوە و هەروەها یەک لە شێوازەکان کەشکەوە وەکو ئێستا کە زۆر باوە ئەوەیەکەوە خوای گەورە کەسانێک تەوفیق دەکاتن کەوا قورئانی پیرۆز بە سەوتی خۆیان تەسجیل بکەن ختمی کامل کە ئەویش دەمینێ لە دوای مردنی خۆشیان هەر دەمینێ و لێ دەدرێتن ئیتر ئەوە سێ شێوازە لە شێوازەکانی پاراستنی قورئانی پیرۆز و لە سەرووی ئەوەش بە چەندین شێوازی دیکەکەوە بەس خوا دەیزانێ سوبحانه وتعالى خوای گەورە کەفالەتی بە حفظی قورئانی پیرۆز کردی هەتا ڕۆژی قیامەتێ لە بەرەوەی کەلامی خۆیتی سوبحانه وتعالى ئیتر بەو شێوەیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فلا تنسى لەبیر ناکەی بەڵێ پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بەشەرێک جاریوا هەبووە وەکو لەبیرکردنێکی کاتی لەبیری چۆ بەڵام پاشان بەبیری هاتەوە بەڵام بە لەبیرچوونی بەردەوام مەحاڵە شتیوە بەسەر پێغەمبەر نەهاتیە صلی الله عليه وسلم لەبەرەوەی خوای گەورە سبحانه وتعالى وعدەی پێدایە فلا تنسى لە پاشەوە دەفەرمیتن إلا ما شاء الله كواتا ببردوامي أو قرآني حفظ دكين لسينجت
إلا أوي خوا بيوي سبحانه وتعالى سنقد نمينه كأوش ديالا هندق لو آتاني كوا خواي قول داي بزاندي أوي كوا ويستي لسربو كوا نسخي كردي توا وخواي قول سبحانه وتعالى كاتي كوا أو آتاني نسخ كرتو كوا لفظ كشي لقرآن بيروز نما أو لسينجي بيغنبري صلى الله عليه وسلم نما هل وكل سورة الرعد دفن يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب أزال باشا دفرمي إنه يعلم الجهر وما يخفى بل أوزاتك وآقادار بهموشتك يعلم الجهر آقادار بويكوا بأشكرا أنزام ددريو بأشكرا دا قوتر وما يخفى أويكوا شاراوي ولسينغو دلو درونا يتر أو خدايكوا آقادار بأشكرا وبنهينيكا أو خداي كفاتي بحفظ قرآن كر لسينجي بيغمبر صلى الله عليه وسلم وهر أو خدايشا كوا وكفرمي إلا ما شاء الله أويك بيوي سبحانه وتعالى مصلحتي بندكانك ولسارتادا چەند ئاەتێکە بووکەوە دای بەزاند بوو لە بۆ ئەو کات پێویست بوو پاشان خوای گەور سوبحانەهو وتعالا نسخی کردەوە کەواتە نسخیش هەر لە دەربارەی ئەوەی کەوا خوای گەور لەبەرەوەی دەزانی چ مەسلحەتێک لە بۆ بەندەکانی باشە ئیتر لە ئاشکرا و لە نهێنیەکان لەسەر ئەو ئەساسەش خوای گەور سوبحانەهو وتعالا کاتێکەوە هەندێک لە ئاەتەکانی نسخ كرديته والله أعلم. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.